نوێژی حاجە. الله ئەکبەر. ئەم نوێژە چییە؟ چۆن ئەکرێ؟ کەی ئەکرێ؟ و فەزڵی چییە؟ ئازانم ئەم نوێژە تقریبان 4 بۆ 5 فەرمودەی لەسەر هاتووە بە دوو شێواز چۆنێتی ئەم نوێژە لەناو فەرمودەکان باس کریاوە. شێوازی یەکەمیان نوێژێتی 12 ڕکعات بەسەر یەکەوەکەی لە کولی 2 ڕکعات تۆ تحیاتی خوێنی، دوای لە کۆتاییە نزای حاجە لەناو فەرمودەکەی هاتووە ئەوە خوێنی، ئەو کەیتریێژە 2 ڕکعاتەکەی کە تەواوێکی دوای ئەو نزای حاجە ئەخوێنیت، ئیتر تو هەرچیەکت لە خوای پەروەردگار بیوێ لە دوای ئەم نوێژە بۆتی جێبەجێەکە. ئازیزانم حەزەکەم ئاگادار بن، من ڕێ لە خێر ناگرم، ئەم زمانم ئەبڕم ئەگەر شتێ خوای پەروەردگار حەڵاڵی کردووە حرامی کەم، حرام بێ حەڵاڵی کەم، یان خێرێکە بێ سنەتێکە بێ بێژم و خەڵکیە مەیکەن. بەڵام ئەم نوێژە خۆشەویستانم زانایانی فەرمودەناس ئەڵێن ئەو فەرمودانی هەمووی لەبارەی ئەم نوێژە هاتووە ضعیفە، ڕەتێکەنەوە کە نوێژێکە بێ بە ناوی نوێژی حاجە. واگە ملاحەزەی هەموو ئەو کتێبانە بکەین کە باسی پەرستشەکانی تیاکریاوە، باسی نوێژە سونەتەکانی تیاکریاوە، نابینین نوێژێکە بێ بە ناوی نوێژی حاجە. و ئەگەر تاکوتەرە زانایە دوان بۆ باسی ئەم نوێژەی کردوێ، یان هەنێ بانخواز و مەلا کە برەوە دەن لە ناو خەڵکی ئەم نوێژە باسەکەن و بڵاوێکەنەوە، سەراحەتەن ئەتوان بێژم ئەوانە زۆر گرنگ نییە بەلایەنەوە فەرمودە سەحیحە یان ضعیفە، گرنگەوەی ئەو بابەتەکە بڵاو کاتوە. ئەگەر شازیش بێ کێشەی نییە، ئەمەش بەڕاستی بۆ خۆی لە قیامەتە محاسەبەی لەسەرە. حەزەکەم وشار بن ئازانم دین بە بەڵگەیە، بە تەجروبە و تاقیکردنەوە نییە. هەنێ کەسێ باسی ئەم نوێژە بۆ خەڵکیەکە و فێریانەکە و وەڵا ئەمە من تاقیم کرد و وەڵا فلان کردوێتی زۆر کاری ئاسان بووە، مەرازی حاصل بووە، خفەتی نەماوە، موعجیزە لە ژیانی ڕوویداوە. ئەمە بەڕاستی لادانە لە دین و ڕۆشتنە بەرەو بیدعە و خوڕافات. عموماً ئازانم هەر کەسێ خفەتێکی کێشەیەکیە ناڕەحەتیەکیە هیچ مانعێک نییە لە شەرعە هانا بەرێ بۆ لای خوای پەروەردگار بزات بڕوان نوێژ بکە، کە حوذەیفەی کوڕی یەمانە فەرمێ کانە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئیذا حەزەبەه ئەمڕ صەلى، ئەگەر بێت و ناڕەحەتی و نیگەرانیەک ڕووی تێ بکردایە چیە کرد؟ ڕاستەوخۆ ڕۆیشت نوێژێ کرد. ئەمەیش سنەتی هەموو پێغەمبەران و پیاوچاکان بۆ ئێسایش کات لەوە نییە کۆمەڵێ نمونەتان بۆ باسکەم. بەڵام ئێمە ێژین شتێکە گردین نییە با نەبێ بەدین لە خەڵکی. هەرمەندە و سلام علیکم.